دیارە ئەو خۆڵبارینە وەکو هەموو هاوڵاتیانی بەڕێز دەیبینن لە شوێنی ترەوە دێ و گەیشتۆتە سەر شارەکە و سەر هەرێمی کوردستان بێگومان ئەوە کۆمەڵێک میکرۆب و زیندەوەری ورد و هەروەها لەوانەیە هەندێک مێتاڵی زیان بەخش لەگەڵ خۆی هەڵبگرێت لەبەرەوە پێویستە هاوڵاتیان وەداوایان لێ دەکەین کە ئەو بەتایبەتی ئەوانەی کە نەخۆشی سنگ و سیەکانیان هەیە لە ماڵەوە هەرنەیەنە دەرەوە و ئەوانەش کە کاری پێویستیان نیە و کاری زۆر پێویستیان نیە لە ماڵەوە بمێننەوە و لە شوێنەکانی خۆیان بمێننەوە و هەروەها هەتا پێیان دەکرێت ئاو وەشلەمەنی و سەوزە و میوە بخۆن بۆ ئەوەی دوور بن لە یان کاریگەریەکانی ئەم خۆڵبارینەکەم بکرێتەوە. دیارە هیوادارین ینی لەسەر ئاستی وڵاتیش لێکۆڵینەوەی لێ بکرێەوە بزانن هۆکارەکان چیە و دراست بکرێەوە بزانن چۆن بوو بە شێوەیەک هەوڵ بدرێکەم بکرێتەوە. باشترین چارەسەر ئەوەیە کە ماسک ببەستن و وەکو گوتم ئاو بەکاربێنن ئاو شلەمەنی و ئەوانە زۆر بەکاربێنن لەو کاتەدا و ئەوگەر کارەکانیان تەواو زوو بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و ماڵەکانی خۆیان. بێگومان ینی دەبێت ماڵەکان و هەروها ئۆتۆمبیل و هۆکارەکانی گواستنەوە پەنجەرەکانیان داخراو بن بۆ ئەوی کەمترین کاریگەری خۆڵبارینەکە لە سەریان هەبێ و وەکو گوتم ماسک ببەستن وە شلەمەنی و سەوزە و میوە زۆر بخۆن و زوو ئەگەر بکرێت دەموچاو و دەست و ئەوانەیان پاک بکەنەوە. بێگومان ینی هەموو شتێک کە با بڵێن دەبتە هۆکاری و ڕوژاندنی گۆڕیەکانی هەناسە دەبێت خەڵک خۆی لێ بە دوور بگرێ. هەتا مەسەلەی جگەرە مەسەلەی ئەو بۆ نەتیژەکان کە خەڵک لە خۆیان دەدەن ئەوانە هەمووی کاریگەری هەیە و کاریگەریەکانی خۆڵبارینەکە زیاتر دەکات. تا ئێستا ئاگاداریان نەکردوونەوە کەش لەو بابەتە خەڵک بۆ ئەو بابەتە خەڵک سەردانی کردی بەڵام بێگومان یانەوە بەردەوامی خەڵک سەردان دەکەوە دام و دەستگا تەندروستیەکانیش ئامادەن لە سنوورەکە و ئینشاڵڵا هاوڵاتیان زیانیان پێناگا و سەلامەت دەبن.